دیارە ئەو هێرشە موشەشێکەوە شەوی ڕابردوو وڵاتی ئێران بۆ سەر قەوارەی زایۆنی ئەنجامیدا زۆرێک لە موشەکان بەسەر ئاسمانی هەرێمی کوردستاندا تێپەڕین بەشێکیان بەسەر قەزای ڕەواندوز و ئیدارەی سۆران بە ناوچەکەدا تێپەڕین لەلایەن دژە موشەکەکانی ئەمریکاوە لە هەرێمی کوردستان چەندیان لێتەقێنراونێتەوە ئەمە یەکێکە لەو موشەکانی کەوا شەوی ڕابردوو لە ئاسمانی گوندی ئاکۆیان تەقێنراوەتەوە لە نێو یەکێک لە باخەکانی گوندی ئاکۆیان کەوتۆتە خوار و خۆشبەختانە لە نێو ئاوای نەکەوتۆتە خوار وە زیانی گیانی و مادی بەدواوە نەهاتووە. ساڕۆخەکە درێژیەکەی نزیکەی 6 مەتر ئەبێتن ساڕۆخێک یەکێکە لە ساڕۆخە گەورەکان بەڵام دیارە تەقێنراوەتەوە تەنها ئەوەی ماوەتەوە بۆ ڕیەکی گەورەی لێرانە ماوەتەوە. من یەکێک لە شاید حاڵەکان وەرەگرم کە ماڵی لە گوندی ئاکۆیانە بزانین زانیاری زیاتر لەوە وەرەگرین. سڵاوت لێبێتن کاک بەختیار، ئەمە چ کاتێک بووم ساڕۆخە کەوتە خوارەوە تا چەندە مەترسی بۆ سەر گوندەکەتان هەبوو؟ زۆر سپاس بەخێر بێن. دیارە سعات نزیکی سعات 2 سعات 1 دقیقەوانی شەوی ڕابردوو بوو. ئەوەش یەکێکە لە پاشماوەکانی موشک با بڵێین مەسەر نەوەک موشک دیارە تەقێنراوەتەوە لە سەر ئاسمانی گوندەکەمان لێرە لە ئاکۆیان. هەرچەندە دەنگجی زۆری وای نەبوو، ئاگریشی پێوە نەبوو کە کەوتە خوارەوە لەبەرەوەی قەبارەی موشەکەکەیەوە پاشماوەکەیتی کەوتە خوارەوە. بەس کە بیانی من یەکەم کە ساتم سەیرم کرد لێرە هەر خاوەن ئەو مڵکە تەلەفۆنی بۆ کردم بیانی زوو بوو، وتی وەرە شتێکی ئەوایە ئەمە نەوێرین بچین کە هاتم لێرەی کەش برادرانم ئاگادارکردنەوە ئاسای شوانم ئاگادارکردنەوە کە حاڵەتە چی وایە. بێگومان دەنجی هەبوو لێرە لە چواردەورەی بە پیاوانی کە کەمەک پێش ئێستا هاتن دەرک و پەنجەر و چیواش لەگەر زوولاوە بێگومان دڵە ڕاوچی دروست کردووە لای خەڵکی و گوندە. چەند دانەی ئاوا لەو ناوچە کەوتونەتە خوارەوە؟ لێرە بۆ یەکەم جارە و یەکەم دانیشە ئەو پاشماوەیە. لە ئاسمانی گوندی ئاکۆیان زیاتر دەتەقێنراونەوە ئەم ساڕۆخانەی ئەوەی کە دیار بووە لە سەر ئاسمانی ڕەواندزیش خەڵک بینیتی لەوێ وە بزارم لە باڵەکایەتیش بینیتان بەڵام تا ئێستا دیار نیە لە شوێنە کەوتونە یەکی شەشیان لێرە کەوتووە. زۆر سپاس بۆ کاک بەختیار، یەکێک لە شاید حاڵەکان لە گوندی ئاکۆیان. بەڵێ وەک باسمان کرد درێژایەکەی 6 مەترە بێتن ئەم ساڕۆخە و بڵین چەندین ساڕۆخی تریش لە ئاسمانی ئیدارەی سۆران شەوی ڕابردوو کە وڵاتی ئێران دەیهاوێشن هاوشێوەی ئەم ساڕۆخە لەلایەن دژە موشەچیەکانی وڵاتی ئێران دەتەقێنراونەوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان.